تورکیا ئەو کارە ساتی لە دەڵاسیا ڕوویدا کە چوار هەواڵ شەهید بوونەمە ئەو کار ساتە شەرمەزار دەکرێت دەوڵەتی تورکیای فاشیزم کاری ساتێکی وای هەڵقاندەوە دەست دەیت شوێنێک ناگەڕێتەوە یعنی تۆکەکە بە هەر شوێنێکی کوردستان پێ خۆش بێ پێکرد کە ئەمە هەموو کوردان شتەکە بکەن ئاشکرا هەموو کەسێک دەزانێت کە ئەمە سیاسەتێک خۆیەتی بۆ داگیرکاری ئەم سیاسەتەی بەکارهێنا و ئەمە شەرمەزاریەکەی جارێکی تر و هەڵمەتی هەر چادرەی ئەقۆمە چادری هەڵمەتی چی داگیرکاری شوانەوانە قسەڵام بکەیت دەبارەی ئەم سەرەتا بەخێر هاتنی تەواوی هەواڵان دەکەم ئامادە بوونتان بۆ چادری چارەسەری بۆ چارەسەری بۆ ئەوەیە ڕوبەڕوو ئەو داگیرکاریە ڕۆ لەسەر هەرێمی باشووری کوردستان بەڕێوەدەچی پێویستە هەر ئیسانێکی کورد بێ ئامادە بێت لەبەرەوەی ئەو داگیرکاریە تەنیا لەسەر تەواوی گەلی کورددا نەک تەنیا لەسەر حیزبێک و یاخود شەخسێک یاخود بەشێکی کوردستان ئەو داگیرکاریە تەنانەت سیاسەتی ئینکاری کردنە سیاسەتی نکۆڵی کردنە بۆیە داوا دەکەم هەر ئیسانێکی کورد هەر ئیسانێکی ئازادی خواست هەڵوێستێکی جددی وەرگێتن بەرامبەر ئەو داگیرکاریەی لەسەر هەرێمی باشووری کوردستان و هەر بەشێکی کوردستان بەڕێوەچی دووبارە ڕسوا و شەرمەزار بێت داگیرکاری دەوڵەتی تورکیا زۆر بەخێر بێت